هەربانی ئێوەش باش هاوڵاتیانی شاری هەولێر لە کاتی بەربانکردنەوە لە مانجی ڕەمەزان یەک لەو خواردانەی کە زۆر ینی خواستیان لێ هەیە و حەزیان پێ هەیە ئەویش خواردنی تورشیە کە لە تەواوی مانگەکە دەبێت لەسەر سفرە خوانی هەر ماڵێکدا تورشی هەبێت جا لە شاری هەولێر و هەرێمی کوردستانیش چەندین زۆر تورشی هەیە لە دوکانەکان ینی تووشی زۆر زۆر هەیە کە هاوڵەتنی خواستی لەسەر هەرچی بێتن دەیکڕمن لە یەک لە دوکانەکانی تووشی فرۆشیمە لێرە لە شاری هەولێر کە ماشەڵڵا تووشێکی یەکجار زۆر و جوانی ئامادە کردووە بۆ پێشوازی هاوڵاتیان دەمەوێت خاوەنی ئەو تووشاتە وەگرمام خەسرەوە خەسر سڵاو لێ بێت ئەگەر پێمان بڵێ پێشەچی مانجی ڕەمەزان لە پیرۆز بێ وەکو دوکاندارێک لە شاری هەولێر چۆن ئامادەکاریتان کردووە بۆ پێشوازی لە هاوڵاتیان بۆ مانجی ڕەمەزان بەتایبەت کە خواستش زۆر لە ساڵان لە مانجی ڕەمەزان بۆ تووشی دەبێت لایەن هاوڵاتیانەوە لە ئێوەش پیرۆزبی لە هەموو مسلمانان پیرۆزبی زۆر بە خێرهاتنی کەناڵی کوردستان دەکەم بەخێر بەسەر سەر و سەر چاوم فەرموون. زۆر باشە پێمان بڵێ چۆن ئامادەکاریتان کردووە چەند لقتان لە شاری هەولێر ئێوە هەیە پێما بی یەک لە بەناوبانگترین تووشاتەکانی شاری هەولێرن چۆن ئامادەکاریتان کرد بۆ ئەوی پێشوازی لە هاوڵاتیان بکەن؟ واللهی ئەمە هەموو وەختەشی ئامادەکاریمان کردو بەس دو مانجی ڕەمەزان ینی باش خۆمان ئامادە کردو بەرێ ئێستا لە هەولێرەمە سێ فەرعمانێ فەرعی یەکەمان ئێستا کە ئێستا لێ ڕاوستان و فەرعی تێراوەیە فەرعی دووەمیشمان لەسەر ڕێگای مەسیف شەقڵاوەیە بەرامبەر ڕوالمۆڵ فەرعی سێمیشمان لە جۆسایدی کوێ سەر ڕێگای کەس دەزانین تەنیش ئاسکرێن پلاس و مەتعەم بابڵئاڕێ ئیشاڵڵا لە بەرنامەشماندایە فەرعی کەش بکەنەوە لە هەموو لایەک لە خەڵکی شاری هەولێر نزیک بین. واللهی باش خۆمان ئامادە کردووە هەر ئەو ساڵ ڕەمەزانێ چەند بابەتی کە نوێمان بەرهەمهێناوە مەسەلەن بابەتێکی ئەوەی بابرەی زەڵاتەکی نوێ ناوەڵە دوو زەڵاتەمان بەرهەمهێناوە زەڵاتەش کەش بە جێلاسی تووشی نوێشمان هەندێک بەرهەمهێناوە بەرێ زۆر ماخەسە پێم لە چەند زۆر تووشیتان لە دوکانەکەتان هەیە یان چەند زۆر تووشیتان زیاد کردووە؟ وڵی تووشیان کە مەسەلەن بابرێ پێشاندون و تووشێ و تووش سۆر تووش زەرد ماشەڵڵا ئێستا مەسەلەن بابرێ تووشی زەردە تووشی سۆرە تووشی مدەبەسیان تووشی بە دۆشاو تووشی بە تەمەر هندیە تووشی بە سرکەی هەناریە تووشی بە سرکەی قەیسیە ینی بابەتەکان زۆرم ینی بەڕاستی بابرێ لە مەعشەکانش مەسەلەن چەند زۆر مەعشە ئێستا هەیە مەسەلەش جاران نییە ینی بابەتەکان هەمووی زۆرن خاستن ئەو ساڵ ڕەمەزان ینی چەند بابەتکەمان نوێ ئامادە کردو هینایتمانە بەرهەم بۆ خەڵکی کوردستان و خەڵکی شاری هەولێری خۆشەویست. زۆر باشە ئەمام خەسرە باس لۆ بکە ینی هەندێک لە تووشاتەکان تامیان جیاوازە ینی کەسێک هەر تووشێک بخوا دەزانی ئەوە کام وەستایە ئیکام دوکانەمە هۆکارەکەی چیە ینی قورئانەوە هۆکارەکەی ئەوەیە دەبی بابەتەکانت باژیمەوە دەکانت جوان بیتن هۆکارەکەشی ئەوەیە مەسەن ئەو بابەتانەی کە دەیکەیە تووشی دەبی ینی بابەتەکان ینی تام و چێژی هەبیتن دەستاویش زۆر شەرت ینی بەڕاستیان کەمە ئەمە لە ساڵی هەشتاویەکەوە ئیشی تووشیات دەکەین مەسەن دەزانی مەسەنن چ بەهاراتێک باشە چ زەردە سۆک باشە ئەمە ئەوانەی کە بەکاردەین هەموو ئەسلیە چووکە ئیما ئەمە نایفرۆشین زەربی و چتوها ناکەین مەسەلێ بدێنێت جیان خاص کارگەی خۆمان هەیە خاز لە بۆ ئەو سێ فەرعی ئەو سێ لقەی دروست دەکەین ئیشاڵڵا لە بەرنامەمدایە لقیت کەش دەکەینەوە. زۆر باشە ئەگەر باز لە مشتریەکانتان بکەن یانی تەنیا خەڵکی شاری هەولێر دێن تووشی لە ئێوە دەکردنەوە دەیخۆن یان خەڵکی دیکەش دێن چکە پێشوەی ڕاستە خۆی بکەم چەند عەرەبێک هاتن ینی پێم وابی لە شارەکانی خواردنەوەڕاستی عێراقون هاتن چەندین چیلۆ تووشیان کڕی ئەمە چۆنە پێم باس بکەیت؟ بە قورئان ئەمە نارم لە ساری هەشتاوە ماوشەی دەکەنی نەک مەسەلەن بابری هەر شاری هەولێر ینی ئێستا تووشیاتی زەیتونە لە عێراق و لە دەروی عێراقیش ناو پێگە و ئەوەی خۆی هەیە مەسەلەن لە تووشیات ناوەڵا مەسەلەن دهۆک سولێمانی مووسر بەغدا بەسرا ینی زۆر مشتریمان هەیە دێن دەبن هەتا لە بۆ دەرەوەی وڵاتیش لە بەریتانیا فەڕەنسا تورکیا هەرخواستن زۆر دەبن. زۆر باشە ئەی باسی ئەم زۆر تووشیانەمان بکەن هەمویان ئەو بەرهەمانەی کە لێ دروست دەکرێتن بەرهەمی خۆمانین یاخود بەرهەمی دیکەن؟ وەڵڵا تووشیەکان هەموو بەرهەمی خۆمان لە ئەمە کارگەی خۆمانەیە هەمووی مەسەلەن تەرۆزیە خیارە قەرنابیتە کەلەمە سەی بن ئاردیە جێزەرە یعنی بابەتەکانی کە دەیکەینە تووشیات هەمووی خۆماڵیە
مثلا بە زەڵاتەکانیش مثلا بابرێ مثلا عینەن مثلا بابرێ خیارە تەرۆزیە جێزەرە فستقا جوزە ئەوزاو بە سرکەی هەناریە مثلا بە سرکەی تەمەر هندیە بە سرکەی قەیسیە بە سرکەی جێلاسیە ینی هەر زەڵاتە تام و تایبەتەکی خۆی هەیە ینی بەڕاستی ینی زۆر ینی زەڵاتەکانمان ینی بەڕاستی تام و سێژەشی زۆر خۆشیە لە کام جۆرەی تووشە ئێستا بە قورئان خاستە سۆر و زەرد خەرک زۆر عەزی لێیە مەدەبەسەکەش عەزیان لێیە بەس ئێستا خەڵک زۆر عەزی لە زەڵاتەکانە تووشی زەردیش مەسەلەنەوە هیزەوە هاوین و جستان هەر هەیە ئێستا مەسەلەوەی پێشان نییە هەر چار فەسڵ هاوین و جستان یعنی بابەتەکانمان هەموو هەیە تەنها تووشی سۆر نامێنێتن لە هاوینان بڕک ئەوەیە ناسکە لەسەر وەگرتنی تووشی لەسەر کڕینی تووشی بە قورئان ئێستان گۆ سبەی نەهاتینە کە بەرەبەری ببیتەنی و ڕانی ینی بەڕاستیەوە ئەوە لە سەعات ئەفتا هاتینەوە بەس جێی تێ دەکەن حازر دەکەن لۆ خاتریوەی زۆر قەڵەبارغ نەبیتن خەرک زۆر ڕانەوەستیتن یعنی ئێستا بگرە بەرەبەری نیوەڕۆ ئەوە خلاص هەتا مەلا بانگداتن هەر قەڵەباڵغا ینی شەوانیش ئەلێرکانەینە شەوانیش هەر جێی تێ دەکەین جێی حازر دەکەین شەوانش لە سەعات هەتا سەعات 12 مەلێرکانەینە ئەرێ وەڵڵا دەمێ زیاتر باز لەو جۆرە زەیتونانە بکەن دەبین زیاتر لە چەندین زۆر زەیتون تێ چەند زۆر هەیە زۆرەکانم بۆ باس بکەیت هیوای وێنەگر هاوکاری زەیتونەکان زۆرەکانمان زۆرە هەیتمان بێخێ هەیتمان تەبیعیە یەک بەیەک ئەوە زەیتونتان کەبابە ئەوەش زەیتونی فەلەستینیە تەبیعیە ئەوەش زەیتونی سووریا بابرین ئەوە بە تامی ئەوەیە سرکەی هەناریە ئەوە بە تامی تەمەر هندی و ئەو شتانەیە ئەوێش ئەوە یۆنانیە تەبیعیە ئەوێش تورکیا ینی بابەتەکانی زەیتونمان زۆر ینی بەڕاستی زەیتونی خۆماڵیشمان هەیە لە خوارێ ئەوە یۆنانیە نارم زەیتونی یۆنانیمان هەیە زەیتونی ئیسپانیمان هەیە زەیتونی فەلەستینیمان هەیە زەیتونی تورکیمان هەیە زەیتونی مسریمان هەیە زەیتونی خۆماڵیشمانی ئەو زاریە هەر یەکە بە تامەک ئێستا ئەو بابەتانەژەوە دوونە گەیشتە دەستمان چەندەها زۆرە ئەوە یعنی تام و چێژەشی زۆر تایبەتی هەیە ئەوانە تورکینە بە خۆمان ئەوەمان کردی لێوێن دەرهینایتمان دوونە گەیشتە دەستمان ئەوە زەیتونی بە پەنیرە زەیتونی بەلۆرە ماشیە بیبەری بەلۆری ماشی بیبەری بە پەنیری ماشی بیبەری بە جیز و بە باوی بە فستق مێومان هەیە مێو ئەگەر بینە پێش تەمەشاکەن یعنی تام و چێژی زۆر تایبەتیە گەڵامێوە بەرنام تۆ دەریبین و نانابینە ئەوە گەڵامێوە ئەو گەڵامێوە هەیتمان بە لوبنەی هەیتیشمان بە جیز و بە فستقی بە زەیتی زەیتونی ئامادەکرایە جیز و فستقی پێوەیە ناسکە زۆر ینی حیساب کە عینە وەکو زەیتونیە ینی ئەوە ماشیە ماشی ئێستاوە چلوی تقریبا 14,000 ڕادەوەستن بە زەیتی زەیتونی کراوە لەگەر سبکەی هەناری ینی تام و چێژێکی زۆر تایبەتیە یانی بەڕاستی زۆر خۆشە کەسی تایبەت دەبی ئەوە بکڕێم و کەس پێی نا بەخۆی ینی بەنسبەت هەرزانە ئێستا چلۆی جیز و چلۆی فستقی بە 14-15 ئەرێ وەڵڵا زۆر باشە ئەگەر باسی لێ بکە ینی ڕۆژانە لە سعات چەندە و دوکانەکەتان کراوە دەبێ بە ڕووی هاوڵاتیان تاوەکو سعات چەند لە سعات ئەفتەوە کراوە دەبێ هەتا سعات 12 شەو دوکانەکانمان هەر سێ فەرعمان کراوە دەبیتن مەسەڵەن بابری ڕەمەزانیش نەبی دوکانەکانمان دوو فەرعی ڕیسیمان هەکرایتەوە تا سعات 12 شەو بەس ئەما لێ بکانە بەڕاستی ینی زۆر ینی گرنگی بۆی دەدەن بە پاک و خاوێنەکەی گرنگیش بۆی دەدەین خەرک زۆر لە سەڕی ڕانەوەستن لە سعات ئەفتەوە دەین ئەمە ئەوە هەر جێی دادەنین مەسەڵەن بابرێ جێیەکی زۆر دادەنین قەرەباڵغە و خەرک زۆر ڕانەوەستی زوو بڕێیان دەکەین زیاتر دادنین لە مانجە ڕەمەزان ستاپمان بەرێ زیاترە ئەرە وەڵڵا بەخوا پێش مانجە ڕەمەزانیش ئەمە ینی بای هەندێ مشتری تو خاصی خۆمان هەیە بەڕاستی گەلک بەخێر بێن دەستان خۆش بیتن خاڵە جان سلااو لێبێ دوو قسەمان لێ بکە لەسەر خواردنی تووشەگە ڕوود و سوورێنی ئەزیەت نەبی ڕوو لە کامیڕەکەی باس لێ بکەی خواردنی تووشی وەکو هاوڵاتێک چۆنە ینی وەکو عادەدە چلی هاتێ بەردەوام لە مانجە ڕەمەزان لەسەر سفرە خواتان هەیە ڕەمەزان زیاتر دەخورێ تووشی لەبەر عالەم شێناتی دەخوا کە شێناتی خودێ تاویزی ئەو شێناتی بکە هەیە شەکری هەیە ئەوێ بەرە زۆربەی زۆری عانای زەقتی کم دێ بەڵەو ئەو تووشێت تووشی چاکە
ئەم لێم کڕیە پێش ڕەمەزان هەلەی دەکڕم ێستا هەلیان دەکڕم پیاوی باش خاوێنشە زۆر خاوێن پاک سوێنە زوۆی هاتی یانێ تێ بەبەر نۆرەکەی نەکەوی بەرنۆرەکەی هەدە شش تێراوی دەکرێت خەزم دێنێت تێراوی دەکرێن و ئەوگوش بە خێر بێت خوا مۆفەقتان کەی شاڵەوانە شیان باش دەڕات و پیاوی باشە لە بەوەی نارم لە بەرامم ڕاوەستا هەرم خۆی وا لێ چاو تەماچەکەم دەستان خۆش سپاسان دەکەم پێیوەند ئەمە باس و بابەتێک بوو سەبارەت بە خواردنی تووشی لە مانجی ڕەمەزان کە وەکو توان هاوڵاتیان لە شاری هەولێر وەکو عادەتێک بەردەوام دەبێت لە سفرە و خوانی خۆیاندا هەبێت ئەگەر هەر تووشی لە سفرەی هەر ماڵێک نمەی وەک ئەوەیە کە سفرەکەی خاڵی چۆل بێتن وەکوتم هاوڵاتیان لە تەواوی مانجی ڕەمەزان تاوی ڕۆژەکە دەبێت ینی تووشی بکردنەوە سبینان زوو دێن ئەوی پێ بکرێت ئەگەر دوای نێوڕان دەبێت سڕە نۆرە بۆ وەگرتنی چیلۆ تووشیەک بگرن و هاوڵاتێکی زۆریش خواستی زۆر و تایبەتی لەسەر جۆرەکانی تووشی و زەیتون لە شاری هەولێر هەیە.